لا تەوەرەوە دەست پێکەین هونەر تەنیا کێشانی ڕنگ و کێشانی هێڵەکان و تێکەڵکردنی ڕەنگەکان نییە، بەڵکو ئەکرێت بڵین زمانێکی بێدەنگە، ئەو زمانەیە کە توانای دەربڕینی هەستەکانی هەیە، ئەو هەستانەی کە وشەکان توانای گزارشکردنیان نابێت بۆی چی ئەگەر ئەم هونەرە لە ناو ناوەندێکی پەروەردەییە بێت. ئەمڕۆ باز لە پێشانگایەکەکەین لە ناو ناوەندێکی پەروەردەییە لە شاری سلێمانی کە پێشانگایکی گەورە بۆ داهێنان و بەهرە و توانەکانی خوێندکاران کرایەوە، ئەویش لە ئامادەی شرک و بێکەسی کچان کە بەهرە و توانەکانی خوێندکاران لە پێشەنگایەکان نمایشکران کە 270 تابلۆی خوێندکارەکان لەو پێشەنگایەدا نمایشکران. گفتوگۆ لەسەر ئەم پێشەنگایە و گرنگی ئەم پێشەنگایەکەین لەگەڵ مامۆستای هونەری ئامادەیەکە، مامۆستا شۆخان محەممەد وکو مامۆستای هونەر وەکو هونەرمەندیش لە ئێستادا میوانە لە کورسات مەگەزین. مامۆستا جان سڵاوت لێبێم کاتەوە باش. سڵاو لە ئێوەش بێت، زۆر سپاس بۆ کورسات مەگەزین، زۆر سپاس بۆ کارمەندانی پشتی کامێرا، زۆر سپاس بۆ بانگێشتان، هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ تۆ مامۆستا کۆکردنەوەی بینەرانی شەکەین کە لەگەڵمان بینەرمان کۆکردنەوەی 270 کاری خوێندکاران لە پێشانگایەکە لە ئامادەیەکە کارێکی ئاسان نییە. چۆن 270 کارتان کۆکردەوە لە پێشەنگایەکە نمایشتان کرد؟ بەڵێ من لە ئامادەی شێرکۆ بێکەسی کچان کە لەوێ وانەی هونەرم لایە، خۆشبەختانە من لەو خوێندنگەیە کە مامۆستام خوێندکارەکانم تاقەیەکی بەهرەی زۆر هونەریان تایە، ئەنی لەو خوێندنگەیە خۆشبەختانە ئەبینم کە تاقەکی باشیان تایە، خۆشم هەر لەگەڵیان بەردەوامم هاندەریانم توانیم 270 تابلۆ نمایش بکەم لە پێشانگای کە باسیەکەین ئێستا. خوێندکارەکانم بەڕاستی تابلۆی زۆر باش و لە ئاسێکی بەرزتر لە ئاسی خۆیان کێشا بوو کە لەو تەمەنەیە بەڕاستی زۆرە بۆ خوێندکاری لەو بابەتە بتوانن ئەو تابلوانە بکێشن. هەست چی بوو کە کاری خوێندکارەکانت لە پێشەنگاکەیە بینیەوە میوانەکان ئەگەڕان بەسەر تابلۆکانە و بینەری کاری خوێندکارەکانت بوون؟ بێگومان کاتێک کە مامۆستا خوێندکار و خۆی و ئیشەکان ئەبینێتەوە هەست بە ماندووبوون ناکات، ئەین ماندووبوونەکەی بەهدەر نەڕۆشتووە، هەروەها ئەو خوێندکارانە بینە کە تاقەکی نەلووە کۆمەڵێک خوێندکاری زۆری بەهرەمەند لە خوێندنەکە و باسم کرد کە تابلۆکان ئەتوانم بڵێم کە کێشراوە هەمووی خوێندکارەکان یەک بە یەکیان کە بەشدار بوون، چەند بە ڕێژەی تابلۆکان ڕێژەی خوێندکارەکانیش هەبوون. باشە، چۆن متمانە لای خوێندکارەکان دروستەکەیت کە بتوانن متمانیان بەخۆیان بێت بەشدار بن لە پێشەنگایەکی لەم جۆرەیە؟ بێگومان کە تۆ کە مامۆستای لەگەڵیان کاتێک کە خوێندکار تابلۆیەکە کێشێت تۆ بێ هانی بیت، یارمەتی بێت لەگەڵی بیت تاکو بتوانێت تابلۆکە تەواو بکات و پێشی بڵێ کە پێشانگایەک هەیە لە بەردەمتا بۆی خۆی ببینێتەوە هەم لە تابلۆکەیە هەم خۆشی لەو پێگای ئەبینێتەوە، ئەبێتە هۆی ئەوەی کە هاندەر بێ بووی. زۆر باشە، دۆزینەوەی توانەکانیان ئاسان نییە، بێگومان تۆ لە ناوەندێکی پەروەردەیە لە ئامادەیەکە توانای خوێندکارەکان بدۆزیتەوە، سەرباری ئەوەی کە خوێندکارەکان خەریکی تاقیکردنەوە خەریکی وانەکانی دیکەن، چۆن ئەم کارت کرد؟ تەبانەوە تەشجیعیانەکە هەمیشە مامۆستاکان لەوانەکە خۆشیانە ئەو خوێندکارانی کەوا بەهرەمەندترن لە خوێندکارەکانی تر یا خولیایەکی تری هونەریان هەیە، پێویستەکە مامۆستاکە ئەو تاقەیە هەڵهەنجێنێت و تەلەبەیە یارمەتی بە تاکو بتوانێت ئەو تاقەیە بەهدەر نەڕوە. و من هەوڵم ما ئەم پێشانگاکە کردمەوە، ئەم کۆمەڵە خوێندکاری کە هەم بوو زۆر دەست و بردم کرد تاکو بتوانم هەتا توانم بڵێم لە خوێندنگەکانە لەم شێوازە پێشانگایە کەمن دەستپێک بێک و بەشداری بوون لە پێشانگای شێوەکاریە کە خوێندکارەکان لە ئامادەی شەرکۆ بێکەسی کچان بەشداریان تیا کرد. زۆر باشە، زۆر جار وانەی هونەر وەگوانێکی لاوەکی سەیرەکرێت بەداخەوە کە ئەمە دروست بووە و لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کێشە لەسەر نمرەی وانەی هونەر و وانەی وەرزشیش دروست ببوو. چۆن تۆ لای خوێندکارەکانت و هەم لای مامۆستاکانی هاوڕێشت ئەمە دروست کردووە کە وانەی هونەریش بێگومان وانەیەکی گرنگە، پێویستە گرنگی تەواوی پێ بدرێت وەکو هەموو وانەکانی تر؟ بەڵێ من لە خوێندنگەی شەرکۆ بێکەس ئەتوانم بڵێم بەڕێوەبەرەکەم زۆر تەشجیع مەکات، ئەتوانم بڵم ئەو فترێک من تەنسیب بووم لە شوێنێکی تر ئەو مودەی کە لە بەردەما مودێکی کەم بوو کەم خوێندکارانە بەشداریان کردو لەو پێشانگایە
بە فەراغی من مدیرەکەم دەرسەکان و تابلۆ پێکێشاوە نوێژوونەری پێوتبوونەوە ینی بۆ من ئەمە هەم دەستکەوتیشە هەمیش جێ خۆشحاڵی منەکەم دیرە بۆ شێوازە لەگەڵمایە چکە لەبەرێکە خۆشم زۆر جدیم لەو بابەتە ئەوکو هونەرمەندێکیش کە لەو مەکتەبەیەم ئەمە هاندەری هەم مامۆستاکانیش هەروە هەم خودی خۆم کە جدیم لە بابەتەکە داکۆکی لە دەرسەکانیانەکەم بەم شێوازە ڕۆشتووە سەبارەت بە نمرەکانیشیان کە خوێنکار هەروکو هەر دەرسێکی کە ئێمە مامۆستای هونەر امتحاناتمان هەیە دەرەجەمان هەیە بەڵام ئەوەیە کە دەرسێکی تەرفیعیە زیاتر پێویست دەکات ئەو دەرسە نەبێ بکرێ بە زیاتر ئەنی لە وەزارە داوا کراوە خودی خۆم ئەمە بۆی حاڵەتە هەنێ لە خوێنکارەکان تایەتی لەسەر جەوانەکان یا دەرەجەکانی بەرزە بەزلاچ لە هونەرە باش نەبێت شەرت نییە جارە تیاتی واهیە بەڵام هیوایە بە پێچەوانە لە هونەرەکەی زۆر بە دەرەجەکانی بەرزە ئەو خوێنکارانەی کە لە دەرسەکانی سەرجەم دەرسەکانیان وانەکان تریا دەرەجەکانیان بەرزە من وەکو خودی خۆم مامۆستا ئۆڤەری دەرەجەم هەیە ئەگە دەرەجەکەی نزم بوو ئۆڤەری دەرەجەم هەیە دەرەجەکەی بۆ بەرزەکەی بەڵێ بۆ هەم بۆ خوێنکارەکە هەمیش بۆ دەرسەکانی تری پاڵپشتێکە بێ بۆی و توانێت لای من دەرەجەکەی نزم نەبێت هیچ پایامێکی تایبەت هەبوو خوێندکارەکان نەڕی تابلۆکانیانەوە بیانەوە بیگەێنن بە تەئکید لە تابلۆکانیانە هەموو ئاماژەیە چکە وەکو خۆت بتە هونەر بێدەنگە خۆی تابلۆکان ئەدوێن زیاتر خۆی بینیەوە با بڵێن تابلۆکان لەو تعبیرانی کە هەیان بووە بۆ ڕۆژی ئاڵا بووە بۆ مێژووی کورد بووە بۆ جلی کوردی بووە بۆ کلتور بووە بۆ عنی زۆرێک لە تابلۆکان ئەتر ئەگەر لێرە کە ئاماژەی پێدراوە هەمووی ئەبینن کە کراوە دەستخۆش مامۆستا بەدەر لە کاری پەروەردە بەدەر لە ناوەندێکی پەروەردەی بەڕێز دۆکو هونەرمەندێک باسێکی نوێترین کار و چالاکی خۆتم بۆ بکەیت لە چ پێشانگایەکە بەم نزیکانە بەشداریت کردووە؟ بەڵێ لە ماوەی با بڵێن هەشتی مانگ بوو هەشتی یەک چین بۆ ناسڕیا باشە لەگەڵ گروپی هەواجز کە ئەمە چەند جارێک بەشداریمان کردووە لەگەڵیانە وەکو کورد و وەکو هونەرمەند دە هونەرمەند بەشداریمان کرد لە پێشانگایەک لە ئور کە لە مەدینەی ئور بوو لەوێ بەشداریمان کرد توانیمان تابلۆ ئەو وێنان ئەو ئیشە هونەریانەی کە هەمانە نمایشی بکەین و سەرکەوتن بەدەست بین لەوەی کە خەڵاتیش و با بڵێن بڕوانامەش و شکر و تەقدیر و هەمووی وەربگرین و هەروەها دواتر هەر ئەو سەفەرەمان کە گەشتێک بوو دەی مانگیش لە سەماوە لە جامیعەی سەماوە لە جامیعەی پەروەردەیەکە دیسانەوە هەمان پێشانگامان نمایش کرد کە ئەو خەڵکی کە لەوێ بوو هەروەها مامۆستاکانی ئەوێ دیسانەوە شکر و تەقدیر و بڕوانامە و جائزەی ڕزلێنان و هەمومان وەرگرت لێ دەستخۆش مامۆستایان مامۆستای بۆ پلانی داهاتوت لە پێشانگای تایبەت بە خۆت بێت یان لە پێشانگایەکی هاوبەشا بەشدارکەیت وەکو پەروەردە هەر بەردەوامە چالاکیەکان وەکو بڵێن خۆشمان وەکو هونەرمەندان چالاکێکمان هەیە من بەشدارم وەکو بەشدار بوو لەوێ کە لە وا بەنیازە لە 22 ئەم مانگەیان نمایش بکرێت وەکو هونەرمەندان لەوین لەگەڵیانین خەونی مامۆستا شۆخان چیە بۆ خوێندکارەکانی ئەو خوێندکارانی کە بەهرە و توانایان هەیە و داهێنانیان هەیە لە بواری هونەرە لە وانەی هونەرە و تابلۆی زۆر باشیان کێشاوە بەڵێ ئیشاءالله لە داهاتوویانە ئەنی ئەم تابلوانان لە بیر ناکەن ئەم تاقە هونەریان بەردەوامە بن هونەرمەندی زۆر گەورە و سەرکەوتوانە دەرەچێت هیچ خوێندکارێک هەیە کە بەبەوەی تۆوە ئەوە نەخۆشەویستی بوانی هونەر زیاد کردی بێت کە لە دوای قۆناقی دوانزەوە بەشێکی هونەری هەڵبژێرێت بە تەئکید من خوێندکارم هەیە ماشەڵڵا ئێستا من لە جامیعەتە خەڕوجی کردووە من چەند ساڵێکە لەناو پەروەردەیە وەکو مامۆستا خزمەتم هەیە لە مەعهەد لە جامیعە لە هەتا لە جامیعەکانی تریشە با بڵێن تەخەڕوجیان کردووە دوانیشم لە خوێندکارەکان بیرم نەچێت کە دوو ئیشی بەدەر لەوەی کە تابلوان نەخشاند بوو با بڵێن وێنیان بەشداری کردبوو یەکێکیان سارمێ بوو کە پیانۆی ژەند لەگەڵمان بوو بە دەنگێکی بەعەف بڵێن بەڵێ و هەروەها خوێندکاری ترمان هەبوو بە ناوی ئەم تاتوانەی نەخشان با بڵێن تاتوی ئێستای پێوترێ ئەو کاتە لە زەمەنی خۆیان با بڵێن پێوترە دەقی کوردی خاڵەکان بووە بە ناوی سەدا بوو بەڵێ ئەی کێشاو هەتا خۆ خۆشمی کێشاو ئەمانەگەر ببینرێت شتێکی جوان بوو کوردی لە ناوەڕاستی ئینەکە بە حەی هەردووکیان ئەم بە موزیک ئەمیش بەم نەخشانە بەشداری کردو بەدەستخۆشیەوە بە هیوای سەرکەوتن و بە هیوای کاری باشتر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا بەڵێ گیان سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ پرۆگرامەکەتان دەستخۆش بێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن جارێکە دەستخۆش مامۆستا گیان